وتم نەک ئەوە وتم پراپڕی جانتاکەت هەموو لێرە ئاڵتون بێ من بەدەنگی بزماری نازانم کە فرێمەسا عەرزەکە پەروەردی دەستی دایکم تربێتی فێر کردوم هەر بە مناڵیەوە و توێتی کوڕی من ئەمە حەڵاڵە ئەمە حرامە حەڵاڵ بخۆ حرام مەخۆ بچۆ بەلای حەڵاڵە مەچۆ بەلای حرامە مەچی یەکێکە لە سیفاتە دیارەکان لەناو کووردە کە لەخوا بە زیابێت تا ئێستا ئەم دەستپاچیە لەناو کووردە ماوە و ماڵی خەڵک ئەپارێزن. من لە دوکانێکم کە لەوانەیە زۆرێکتان لە شاری سلێمانیەم دوکانەتان بینی بێت دوکانی کاکسامانە کە کاری پینەچێتیە. کاکسامان سڵاو لێبێ. یاخوا بەخێر بێی سەر چاو سەرسەرم زۆر سپاس چاو ماجەکەم سپاس دەکەم. کارگەزامە چۆنە؟ سپاس بۆ خوا عیبی نییە. خەڵک ئێستایەت پێڵاو پینە بکە؟ ئەرەوەڵا هەرتیا ماوە هەرتیەوە ماوە ئەرەوەڵا هەر بەشی خۆمان هەیە خوانەی بڕێ. ساڵان ماوە کو ئێستا فەرقیە؟ نەوەڵا فەرقێکی ئەو توی هەیە بەزیتر سپاس بۆ خوا قەنەعەتمان پێیەتی زۆر باشە سپاسی خواکەین. دوێنێ حاڵەتی ڕوویاوە جانتاکە بۆ هاتوو بڕێ پاریتیا بوو ئەمە چی بووم بابەتە ڕوویە؟ وەڵی دوێنێ کابراایگا و خەڵکی لای خۆشمان نەبوو ئێرانی بوو جانتاشی گەورەی بۆ نام تو جانتایان بۆ چاکە تایەکانی تێکچوو بوو جانتاکەم بۆ چاکرد ئیتر کە بنی جانتاکەم کردەوە مبلەغی پارەی چاکی تیا بوو وڵایەتی کە هات بۆم جانتاکەم بۆ چاکرد و مانێک دوو پیاویشی لێمەتم سێ کەچی پارەی خسۆدە کوێوەم زەلامە خسپێ بنی جانتاکە و شاردبیوتیایە ئینتێک دوو زەلامیشی لێ وتی وەڵا هەشتێکی سێ بۆ لێ یاداینەوەتم بەخۆی دیارە شاردوێتیەوە وڵایەتی بۆم دەرێنەوە کە هاتە وتم ئەم جانتای هەری خۆتە وتی بەڵێ بۆ کاکسامان تم نا هەر پرسیارەکەم بەڵام هەری خۆتە وتی ئای خۆمە وتم خۆ بەتازەی کردوتی بەڵێ تویتی والله ڕاستەکەی نەختێ مبلەغی پارەی تیا بوو وتم وڵایەتی پارەکەمایەوە زۆر مەمنون بوو زۆر ماڵاوای وتم کاکە وتم نەک ئەوە وتم پراپڕی جانتاکەت هەموو لێرە ئاڵتون بێ من بەدەنگی بزماری نازانم کە فرێمەسا عەرزەکە وتم لەبەرەوەی ئەمەم ئی تۆیە و ماڵی من ماڵی هی خۆت و منی خۆمە تۆی خۆتە ماڵی تۆ من حرامە وڵا بۆم چاکریایەوە زۆر مەمنون بوو وتی با گەڵایەکە بەمێ بۆ خۆت هەدیە وتم بابا وتمیشی 3000م بۆ کردووی 3000ەکەی خۆم بەرێ بە 50 گەڵای توی نایم 3000 لێ سن و هەر بە زۆر پێنجی شێریامێ وڵا دوایی هەر بە زۆر پێنجیامێ هێستا وتم نامێ حرامە وتی کە ئاگە گەرنا ئازاوێتی پیاوێکی لێ بوو لە وتی کاکسەمان عیبە پارەکەی لێ وەرگرەوە نەگەر ئەوە سەدان جار بەخوا مای لەمەم پێش ژنێک هاو جانتایکی بۆ هێنام یەک زنجیری ئەستوری پاقلەوەکان و یەک ئینیتیا بوو ئەوەی کە ئیکەنە مل ئافرەت پیانە پێڵەن گەڵادە بە عەرەبی وتی بەخوا 65 گەڵام پیاوە لە کەوتێ بنی جانتاکە وتی هەر دەستم لێ شۆردوم زانی لێم کەوتوتی بەتەمای نەمابووم کەوتێ جانتای ژنانە پەڕۆیەکی پێوە تەکلیفەکەی کەوتە بنەکەیەوە پێی نازانی ئافرەت ئێتە بۆم دەرهێنایەوە زۆری پێ وتی بە قورئانەوە 65 گەڵامان پیاوە بەتەماشی نەمابووم وتمە هەر نەماوە فەوتاوەتی هەر لێم کەوتووەتی نەمزانی کەوتوێتری ئەمەوە زۆری پێخۆش لە مدوواکەشمان لێون بوو بێم وەلای تۆ لە خزمەتام لە خزمەتام ئەم هەڵوێستە چییە بۆن من لەوانەیە کەسانێک هەبێ بۆ شێوازە نەبن بەڵام لەخوا بەزیابێ خەڵکی زۆری شێکە ماڵی خەڵک ئەپارێزن وڵی من وەکو خۆم من پەروەردەیەکی وا کراوم من ڕەحمە لە دایکم پەروەردی دەستی دایکم تربێتی فێر کردوم هەر بە مناڵیەوە و توێتی کوڕی من ئەمە حەڵاڵە ئەمە حرامە حەڵاڵ بخۆ حرام مەخۆ بچۆ بەلای حەڵاڵە مەچۆ بەلای حرامە من پەروەردەکەی من وا پەروەردە کراوم وا فێر کراوم وا گۆشت کراوم حرام بە حرام بزانم حەڵاڵ بە حەڵاڵ بزانم یعنی کە شتێک حرام بێ هی من نەبێ نەک پارە بێ نەک ئاڵتون بێ کلوری دنیا بێت دوور لە ڕوویتەوە بە پشتێکی پیسی پێی تۆی نازانم لەبەر ئەوەی کە شتی حرام بۆ من نابێ من وا گۆشت کراوم وا پەروەردە کراوم شتی حرام نەخۆم نابێ شتی حرام خۆم وا پەروەردە کراوم لەبەرەوە حەچی دنیای ئەم شارەیە بێن بە من بە حرامی بەدەنگی بزماری نازانم کە ئەوە فرێمە سەرجادەکە حەزم لە حەڵالێکە بە چنگ و پەلی خۆم و بە کەسابەتی خۆم پارێ پەیاکەم هی خۆم بێ نەکی خەڵکانی تر بێ وا گۆشت کراوم وا پەروەردە کراوم